عزیزانمان گفتگو دەکەین لەسەر بابەتی فراگوزاری سەرەتایی بزانین گرنگێکی چییە و هەروەها ئەو بابەتانە یاخود ئەو ڕوودانەی کە دووچارمان دەبێتەوە ئێمە چۆن بتوانین ژیانی کەسێکی تێدا ڕزگار بکەین. گفتگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا هاوڕێ ساڵح کە مامۆستای فراگوزاری سەرەتایی و لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆستا خێر بێت. سپاس بۆ ئامادەبوونەوە. ساڵ هەموو کاتم کاتانە بە بەرنامەیەکی تایبەتەکەن بە بابەتی فراگوزاری چکە زەورە و خەڵاچێتە دەرەوە و شڵام کەس بە دوور بێت لە حادیسە ڕوودا و مشکلە بەڵامی تر هەر ڕوادام بابەتانە گرنگی بزان چۆن لە ڕۆی تەندروستی و مامەڵەی لەگەڵ بکەن. مامۆستاگیان با باسێک لەوە بکەین کە فراگوزاری بۆ کێ گرنگە فێر ببێت و هەروە زانیاری لەسەری هەبێت و ئەو پێداویستیانەی کە لە فراگوزاریە پێویستە ئێمە پێمان بچین. تاوان فراگوزاری سەرەتایی کارێکی یارمەتی دەرە و کتوپڕە کاکرێ بۆ کەسانی کە تووشی ڕووداوێکی کتوپڕ بوون یان نەخۆشیێکی کتوپڕ خەڵک پێی وایە بەس بۆ حادیسەیەک ئێمە یان ڕووداوێک کەوت نەخوارەیەک فراگوزاریەکە نەخێر نەخۆشی کتوپڕیش کەسێ زەختی بەرزەبێتەوە خوانەخوا تووشی جەڵدەیەکە بێ ئەگە فریای نەکەی ژیان نەکەیتە مەترسیەوە ناوە تووشی گەشکە ئەبێ بۆنە ئەگە فریای نەکەی ڕەنگە ژیانی کەوێتە مەترسیەوە. ئامان دیشمانەوەی کە ژیانی کەسێک ڕزگار بکەین و ئەو حاڵەتێک کە ڕوویاوە نەهێڵی خراپتر ببێ وا بکەین نەخۆشەکەمان چاک بێتەوە. هەموو کەسێک بە پێی سنوور و دەسەڵات و خوێندن و ئاستی شارەزایی خۆی ئەتوانێت فراگوزاری بکات. فراگوزاری سەرەتایی و باشەکە تۆ توانین بە کەمترین کەلوپەل تانە کەلوپەلیشت پێ نەبێ بۆ ئامێرەی کە لە دەوروبەر تا لە دەشت و دەرەکانە بۆ دەتوانی یا بۆ کەلوپەلانە توانی فراگوزاریکەی کەواتە کەسە بە پێی سنووری خۆی ئەتوانێ گرنگەوەیە کە تاکی ڕۆشنبیر ئەوەیە کە دەژیانە چەنەها دەوری فراگوزاری بینیم بەڕاستی چکە ئێستا خوانەخواست لەم ژووری ئێوەیە بۆن منە شتێک ڕووبات ڕەنگ کەسێکی پزیشکی تیان نەبێت و ئەمبولانسیش چەند دەقێکی پێچێتە ئاگا ئەبێ لەم تیمە کەسێکی تایە بەڕاستی یا چی بۆ سەفرەتۆ لەگەڵ هاوڕەکان تا ناو پاسەکە 20 کەس لە ناو پاسەکە سەرکەوتون ئەڕۆن یەکیان نیژە بێ ڕۆشنبیریەکیان هەبێت کە شتێک ڕێکەواتە شتێک نییە تایبەتکرابێت نیا بە کەسانی هەموو کەسێ ئەتوانێت لە ئاستی خۆیەوە بەڵام بە پێی سنووری خۆی فراگوزاری سەرەتایی ئەنجام بدات. مامۆستا زۆربەمان لە کاتی ڕووداوەکانە تووشی جۆرێک لە شڵەژانە بین یان ئەو تا شۆکە بین کە ئەمەوە کە زۆر جار نەتوانین هاوکاری و کەسە بکەین کە تووشی ئەو ڕووداوە بۆ جات تا چەندێک گرنگە کە ئێمە بتوانین ئەها لە ڕووی دەرونیەوە بەهێز بین هاوکاری و کەسە بکەین و بەپەلە ئەو فراگوزاری کێ بگەێنین ئەو کەسە. تاوان بەداخەوە تاکی خۆمان زۆر حەزی بە شۆ و نیشاندان و دەرکەوتی لە سۆشیال میدیایە کاتی شتێک ڕوئەدا بەو هەموو ناخۆشی لەو کاتا ڕوویەوە هەستێکی ناخۆش کە سوکاری شتێکی لاتۆ ئەوەنی خەیاڵی لای ئەوەی دەرکەوێ یان شەوکە لە بەردەم کامێرەیەکە یان سەرقژی خۆی بێنێتە خواریان بگریان بە بەبێ پێڵاو ڕابکە خەیاڵی لای ئەوە نییە شتێکی باسی شتێکی دوایی کە شتێکی پێوترێ کاتی زێڕین. ئێمە هەنێ حاڵەتێ دڵە گۆستاوە 3 دقیقە کاتی زێڕینە هەناسێکی وەستا 5 دقیقە کاتی زێڕینە بۆمە خوێن بەرمیشی گەورەتی 15 دقیقە یەکەم کاتی زێڕینە کاتە فعلا بەداخەوە ئەوەنی شۆ ئەکەین ئەوەنی ئەشڵۆژین ئەوەنی جارێ تەلەفۆن هەدەفمانە بیکەین وەز ئێمە سێ کوچکەیەکمان هەیە ناو زانستی فراگوزاری سەرەتایی بە خەڵک ئەمە هەمووی بزانێت. سێ کوچەکە چییە؟ بۆ هەموو حاڵەتێکی فراگوزاری ئەمە ڕاستە. یەکەم تکایە keep calm هێمنی بە ڕاگرینە هەموو حادیسە ڕووداوەکە چکە عەقڵیش ناکە بە تەواوی لەو کاتە هەموو شتەکان شڵۆژنی بە ملیەکە نازانین چی بکەین چی پێویستە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم پەیوەندیکردن بە ئەمبولانس تکایە ئەمە لە ڕێی ئێوە بە ئەمە بگاتکە ینی خەڵک ئێستش ئەو حادیسە قورسە ڕوویاوە نەخۆشی خەڵک خێت دوای سیارەیەک و هێنێ بەڕێ خوا ئەزانم نەخۆشەتی بەسەرێ. لە کوردستانی خۆمانە 122 سنتری فراکەوتنی خەلە لە هەموو شارەکانە هەیە 122 ماڵی هەمومانە مەڵێ نایەت مەڵێ خوانەخوات ئێمە خۆمان لەوێ ئیشەکەین بەڕاستی کەوتیان کۆدی سوورە و کەوتیان حادیسەی ڕوویاوە بڕواکە نانەکە بەدەممان بفڕێدەین بۆیە قەرەباڵخی جادە هەنە جار دوورە شوێنەکەی تەمە دواکەوتنای خەتای ئێمە نیە بەڕاستی بۆیە سێ کوچەکە ئەمە یەکەم هێمنی ڕاگرین هەمیشە لە کاتی حادیسە ڕووداوە دووەم پەیوەندی بە ئەمبولانسەوە کە لای خۆمان 122 پرۆتۆکۆڵێکی ترمانەیەکە ABC پێوترێ ئەیروی بریفینگ سیرکولیشن واتە کە ئەچمە سەر ڕووداوێک پێش هەموو شتێ ئاگام لە بۆری های نەخۆش بێ ئاگام لێدانی دڵ و هەناسەی نەخۆش بێت چکە تۆ 100 جار خوێنبەربوون کۆنترۆڵکەی کە لێدانی دڵ نەبێ سودێکی هەیە. جەوام ساوڕە لە موشی گرنگتر ئەگەر بۆن ئەمبولانسەکەش یەکسەر نەگا ڕەنگە هەندێ ڕێنمایی پێ با کە تۆ بتوانی یەکسەر فرێ و نەخۆش بکەی ئەمە زۆر گرنگە. تەمام برایانمان لە با بڵین وەڵامدانەوەی سنتری فراکەوتنی خێرا بڕاکە زۆر جدین و بابەتێ ئەمە خۆمان بەردەوام کە قساکەن لەگەڵ خەڵک ئاگامان لێتی زۆر ڕێنمایی بە خەڵکیان زۆر بەدەمیەوەن زۆر زانیاری وەرئەگرن لەکوێی لەکوێن یان کە ناونیشان ئەدەن بە ئێمە بە ئەمبولانسە ڕۆین
بڕاکە سایقی ئەمبولانسەکە ئەوتەمە شارەزای بابەتەکەم بەڵام قەت غەڵەت ناکەن ئەوە جوان زەنێرەکان وەرگتووە ڕاستەخۆ چینە سەر حادیسەکە بۆ منە بۆیە گرنگە بابەتانە بڕاستی. باش مامۆستا با بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکە و باز لە بابەتە گرنگەکان باسێکمان لەم جانتای فراگوزاریە بۆ بکە ئەمە کێ بەکاری دێنێت و کەسێک بۆ منە لە ماڵ و ئەگەر بێ جانتای فراگوزاری هەبێت پێویستە چی تیابێت؟ پام جانتای ئەمە بە زمانی پزیشکی فەرست ئەید کیتی پێڵێن بە زمانێکی کوردی پەتی خۆمان جانتای فراگوزاری سەرەتایی پێڵێن داوان جانتایەکی ئەوە پێشکەوتوو ڕەنگە خەڵی سەم دڵم جانتا گەورەم چۆن بۆ هەڵەگیری ڕاستەکەم خۆ ئەوە هی ئیشکردنەوەی خۆمە هێناوە ناو ئەمبولانسەکەی خۆمانەکە هێناومە کۆمەڵەشتی پێشکەوتوی تایە دەرمانی تایە کۆمەڵە ئامێر و تووبی تایەکە بۆ خەڵکی ئاسایی ناتوانێت بەکاری بێنێ بەڵام سادەتریان تۆ ناو جانتایەکی فراگوزاریەکە هەبێ باندجێکە پێ بڕۆ بکە ئەم باندجە و پارچە گۆزێک پارچە شاشە خێسە خوێنبەربوونێ لەو دەشتە نەخۆشێک ئەگێڕیتەوە لە شۆک بوون چکە گەورەترین کێشی ئێمە کە خوێنبەربوونی ڕۆداگە فرێنێکی شۆکە بێ شۆکیش بێ دڵۆستانە چێ نەخۆشەکەم لە دەشت و دەرێکە خۆشە تۆ تاوان پێشنیارەکەین تکاکەین لە هاوڵاتیان هەموو کەسێک ئەم جانتە فراگوزاریە قەبارەی بچووترمان هەیە لەو بازاڕانی شاری سلێمانی خۆمان پێشنگای پزیشکەکان جانتای بە 15-20 زارە بچووتر تقریبان بە نیوێک ئەمە کەمتر لەو سارەکە تاجێبێتەوە پێشنیارەکەین لەو ساری هەمومانە لەو ماڵەکانمانە لە شوێنی کارکردنەکانمانە جانتایکی وایتەوە تۆ چی بۆ سەفرە لەو ڕێ حادیسەی ڕوویا و خوێنبەربوونێکی تا ئەمبولانسەکە چەند خۆشە تۆ لیای بە پارچە گۆزێک و باندەجینێکی تۆ خوێنبەربوونێکە دووەستاندەوە یخۆ ئێمە کە دین بۆ سەر حادیسەکە چی بۆ خوێنبەربوونەکەی قابلی خۆ عەمەلیاتمان پێ ناکرێمش ستۆپێکین خوێنبەربوون نەڕوە و تی ئەکەینەوە بە کاملە و مەغازی خۆ کەسێک کە لێ حازرە کاملە و مەغازیەکەشی پێ نەبێ ئەتوانێ بە گۆز و باندێ ژیانی کەسە ڕزگار بۆ ئێمە شتێکی بچووکە لای خەڵ بەڵام بەڕاستی زۆر زۆر گرنگ بووین جێگیکەر و سپلینتمان لەمە شتێکی ڕقە شکاوی نابێت بە جۆڵەندرێت تکایە بڕۆکە جاری وایە خەڵکمان بۆ هاتووە ئێمە 6 نەفەری بەدواوەیە باشم ڕافق بە حسابی خۆی خزمین و دڵسۆزی ئەم نەخۆشەن و بابەتانە ئەم دەستە بەر بۆ تۆ باشە کە ئێستا ئەشکێ ئەنجا چی زەر لە چی بە ئەگە تۆ بیجۆڵێنی خوێنبەر و خوێنهێنەر و بەستەر و ژە کۆمەڵە شتێترا بۆیە ئەبێ جێگیریکەین شتێکی ڕقەمەکی تۆ بە سایزی بە قەبارەی باڵین دەست و قاچ و ئەوانەتوانی دروستیکەی ئەمەشم پێ نەبێ فراگوزاری ئەوی خۆشە بە هەموو کەلوپەلەکانی پارچە تەختەیەکە پارچە دارێکە قاچی کورسیەکە بۆ نمونە چەند کارتۆنی ئاو کارتۆنی ئەو زۆر میمە هەموو شوێنەکایە شتێکی ڕق بێ بەڵام مەرجە ئەو شوێنی کە هەستەکەی شکاوە جمگەی خوار شکایەکە و جمگەی خوار و سەروشکایەکە بگرێتەوە بکە قفڵیکە و هەڵواسین لەچکی سێگۆشەمان هێنا جانتای فراگوزاریە یا هەر لەچکێکی تریان باندجێ شتێکی هەڵواسە بیکەملی بۆی کە نەجۆڵێ کەواتە سپلینت و جێگیکەرمان پێویستە هەموو کەس پلاستەر لە ناسێ بەڕاستی پلاستەر گرنگە لەناو جانتای فراگوزاریە هەبە بەڕاستی و ئەم غەزیانە بۆ پاکردنەوەی برین باشترین پاکرەوە بە گشتی باسکی ناچێت ناوشتی وردەکاریەوە مادێکی قاوەی هەیە ئایۆدین پێویست ناکات بۆ هەموو برینە بەکاری بێنینەوە ئەمە ئەتوانین بڵین باشترین پاکەرەوەی بۆ منە باشە و زائیدەن ئەمە با بڵین وەکو هەڵواسەرێک بەکارێن کاتێک کە شکایەک بوو پێی هەڵەواسین بۆ منە کۆمەڵ مەڵ هەموو با بڵین دەرمانمان پێیەکە ئەتوانی تۆ سوتاوی واریدا ڕۆبات هەرچەندە دەرفەت و با سوتاوی شەکە ئینشاءڵڵا مەڵهەمێک کە بۆ سوتاوی بەکاربێنرەوە جێڵێکی بەنجە و بۆ نمونە بابەتانە ئەمانە کۆمەڵە شتن یعنی ئەکرێت تۆ بە شتێکی کورت یان کەم ژیانی کەسێکی پەر تاوان شتی زۆر تیایان بەڕاستێکە باس دەکەن بە 2 ساڵیش تەواو نابێ بەڵام بۆ خەڵکی احتیاجی گۆز و باندج و جێگیرکەرێک و پلاستەرێک و پاکەرەوەیکی برین و مەڵهەمێکی سوتاوی و مەڵهەمێکی التیابات و جێڵێکی لیدۆکاین کە بۆ سوتای تەمە سوتای پلێک خەستنی نایە ئەسڵن ئەگەر شتێکی سادە بێ و زۆر ڕووبارەکەی زۆر نەبێ تۆ لەو دەشت و دەرای قەچێکە مناڵەکە گری جەهاشتەکە جەڵی بەنجەکی بۆ بەکاری نەجاتەوەن ئازار شکێن با پێمان بێ مناڵەکە تێ لەو دەشت تای لێ نەخۆشەکەی سوتفا بەشر و با پێمان بۆ کەسی گەورە پاراسۆڵەکە شتێکمان سەلامەتن تا حەدی بۆ هەستیاری هەیە خۆی ڕەبوو تەنگەنەفەسی با عیلاجەکانی با لەگەڵی خەڵکی ئەخین کە لە دەشت دەریا چکە سەر بۆی یەکێک لەو کارەکانی ئەگە دەفر باسی هەستیاریەکەن چکە لە بارە زۆر بەڵاوەی گواستنەوەی ئەم دەنکە دەنکە هەڵاڵ و ئەمانەوە ئەکە تووشی هەستیاری بێ نەخۆشەیە زەختی هەیە زەخت بەس کۆنترۆڵەکە خۆچاک نابێتەوە نییە بەگشتی باسەکەم تاوان یا عیلاجەکانی زەخت لەگە خۆیان نابێت لەو دەشتەکە زانی هەموو ئایلەکە قوڕەکە بەسەریا و جۆکیشان لێ تێگەیا و زەخت بەرز بوو جەڵ لێ بڕ فریایکەوە و ئەزانەکە ڕۆژێ سەیران و سەفرەی تێمە جەژنە بۆ ئەم بە ئارەزوو بە یا حەوی زۆر لەبەردەم کامێرەکانی شەبوو برە دێنەڵێ باشی خواردو ئەڵێ بەخوا چاکم خوارە نەخۆشی لەگەڵا
خاص زەخت و شەخرێکم لەگەڵ گوێی نامێ بە پۆزێک و باسی ماکەن ئەمە غەڵەتە بەڕاستی. مامۆستا هاوڕێبا بینە سەر حاڵەتەکان ئەوەندەی فریا بکەین. یەکێک لەو شتانی کە ڕووەدا لە سەیرانە نەوت خواردنەوەیە. جا زۆربەی کاتە من لە مناڵانی شاڕۆیە لە بەروی جارویان نازانن نایناسنەوە هاکزایەچن ئەو نەوتا خوانەوە ئەمە چ کاریگەری دروستەکە و پێویستە لەو کاتەیە ئێمە چی بکەین لەگەڵ مناڵان ئەو کەسێک کە نەوتە خواتەوە. ئێمە یەکێک لە کێشە مشکلەکان لە بەهاران کە ڕۆدا ئەم بابەتی نەوت خواردنەوە. طبعا کێی خواتەوە مناڵ زیاتر چکە ئاستی هۆشیاری تا حدێک گەورە نییە. دوو کەسێک نەخۆشی دەرونی هەبێ ئێمە نەخۆشمان بۆ گەورەش بووە نەک نەوت فاسێکی ملاری خواردوێتەوە و کەسێک گەوریشە لی تێکچێت سەیرانە و جەوت و لەو جەوی خۆی ناگەی ڕمێشکە لێ ئەوە نییە و بەس ئێمە گلێکەمان لە سەرۆکی خێزانەکە ئیتر خاتونەکەیان پیاوەکە کە تۆ نەوتە بێ بیکە شتێک و لیبڵێکە هەچی لیبڵ بینوسە و مناڵەکان تێگەین بڵێ ئەمە ئەوەی مەی خۆرەوە دەبێکی جیاوازی بۆ بەکاربێنێت. بەڵام من بەرنامەیەکم کرد لە شوێنێکی تر ڤیدیۆکەم دانەبوو خاتونە قسێکی زۆر جوانی لە کۆمەن وتی بیکە ناو شروبەوە ئینی شروب باڵێن شوشەکەی باڵێن شتێکی باشە زەن کازات چ بلێەوە مەسم چی مناڵ بە زۆر شروبیت شتێک بێ ینی جیازی نوان و یان شتێکی ئاسایی نەوت کات تۆ لە دەبێ ئاواداینی بەڕاستی هەر ئەگەری هەکەسێ بخواتەوە مناڵ زۆر ڕۆیان شتە لە مناڵە زۆر چکە ئاسی هۆشیاریان ئەوە نیە. طبعا ئێمە دووش پرسیار هەیە لە نەخۆشخانە لە کەسێکی کە نەوتی خواردێتەوە چەندی خواردێتەوە بڕاکەی چەندێ و کەی خواردوێتیەوە ئەمە مهمە بۆ بڕەکان بەستم جێسە باسی کەسێکم وتم فاسێکی من فاسیش خەتەرە وەکو نەوت مادەی پاکەرەوەی ڕۆشێنەر و هەندەر و ئەوەی بۆ بۆری هەوا مشکل دروستەکە فاسێکی ملاری خواردێتەوە هەمووی تەواو کردبوو کێشی دەرنیە بوو بەتەمای ئەو بمێنێ پێی 2 ساعت نەخۆشەکە پاز و مرد بەڕاستی بۆیە مناڵ هەیە قومێکی خواردێتەوە بە خۆمانەوە تێکنین ڕاستە ئەکرێ بۆ کێشە بۆ سوورێن چک و کۆمەڵەشە دروستکە بەڵام ئەکرێ هەر ئاسان لی دەرچین بەڕاستی بۆیە گرینگە دایک و باوک بزان ئەگە ئاگیان لی بوو بە عەقڵن پێمان بڵێن لە خەستەخانەکە بۆ ئەمە گرینگەم پرسیارە کە چەندی خواردێتەوە و کەی خواردێتەوە کە یەکەشێ 12 ساعت خواردێتی تۆ ئێستا هێناوە تۆ سپاس بۆ غایجڕووی ناوە دڵنیامی ڕۆنایە چی لێ بکەین باش وەختی لێیان نییە بەداخەوە دایک و باوک سەرزەنشت وەختی ئەوە نییە ئەوەی مناڵەکە ئەشڵەژە هەناسدانی تێگە جانە ئەم مناڵە دڵنیا بە ئەم نەوتی خواردێتەوە بە مەنای هەموو ڕشتێتی جوان بیشۆن ئەوێکی پاک و سابونێکی لێ دەشت دەرێ یا لاشە نەجوانمانە بشۆن بۆ هەر بۆنێکی نەوت دوێ بەسەرە مناڵەیە کێشەی هەناسەدان و هەسەری بۆ دروستەکاتەوە زیاتر سوورێن چک و منتیقەی بۆری هەوا زۆر هەستیارن باشە زۆر ناسکن وەکو مەعیدە نین چۆتە مەعیدە و مەعیدە کاکە پارێزەرێکی بە قوتی هەیە بەس سوورێن چکوانەوە نین بۆیە هەر بۆنێک بەسە مناڵە بێتەوە مشکلی بۆ دروستەکات بۆی بیشۆ جوان جوان بەشڵەژن باشە هەربەنی بەشڵەژانە شڵژ نازان چی لێکە بیشۆ جوان دوو ئەو ژانی لەبەر لابە دڵنیام هیچ دایکێکەوە نەیهمال نییە بۆ مناڵێکی بچووکی دەستێکی جل زیادی نەبردەبێش تیوانی هەر پێیەتی جلەکانی بگۆڕە دواتر چاودێری هەناسدان کە بزانە چییە زۆر بێ مناڵەکان هەر ئەم هەفتی پێشوو بە ڕفێکی خۆم تەلەفۆنی بەگوتی کوڕێکی برازەم نەوتی خوارەتەوە کۆکێکی زۆری هەیە یەکسە کێشە بۆ بەری هاو باوەڵی کێشە بۆ سورێن چک و ئەو منتیقە دروستەکە کاردانەوەی ئەبێ بۆیە متابعی هەناسدانی نەخۆشکە بەڵام هەرچی بێ قومێک بێ و دوو قومێک بێ و کەمێک بێ تکایە ئەبێ پزیشێک لە خەسانە بیبینێت مجازەکەی پێوەمەکە بانەوێ بە کاتی پێوەدانەکە وەڵام مارە عاقڵە نایبم و ئەمارە نازانم چییە ئەبێ ببرێتە خەسانەتی لە خەسانی مەڕەکاری خۆمانە بە زۆرکەوێ ئەنجا هیچی نادەنێ و قەت نایڕشێنەوە بە هیچ شێوازێ چکە لە کاتی ڕشانەوەکە دیسان تۆ سورێنچێک برینارەکەیتەوە چکۆ مادە ڕۆشێنەرە دووخواانە خواز لە کاتی ڕشانەوەکەیە یەک تۆس نەوت و پێکاتنی کە بچێتە ناوبۆریەوە گەورەترین کێشە بۆ مناڵەکە دروستەکە ئەی لە ماڵەتانە ئاویشی مێرە هیچ شتێک کاتە نەخۆشخانە کاتمان زۆر کەمەوە پێمان بڵێ چی بەو شێوازە بێت بۆ مەبەستی فریاگوزایی بۆ مەبەستی بەڵێ بۆ نەوت خواردنەوە ئەمە فریاگوزایی سەرەتاییەکە بۆ مناڵێک بۆ جای باشە ئەی بۆ پێوەدان و چی بکەین بۆ منە مارێکە یاخود دوو پشکێکە لەو دەشتەوە بە کەسێکەوە ئەدات خشۆکان زۆرن مار و دوو پشک بەناوبانگ و زیاتر ئەوە بێ تا مارە ژارەکەی سیستەمیکاڵی کارەکە خاتەترە دوو پشک تا حد ژارەکەی سوپەرفیشاڵی سەطحیە مردن بە دوو پشک دەگمەنە بەس بە مار خەتەریاتی زیاترە مار هەمووی ژەهراوی نییە باشە 3600 بۆ 3900 جۆری مارمانە تقریبا ئەمارێکە 600 ژەهراوین 200 کوشندەن
کە مار پێوە چی بکەین ئەو پەلی تاوان لە شوێنی مار پێوەدانەکە هینە شوێنێکی سەلامەت باشە دەستنای لە مارەکە یاری لەگەڵ بکەیت بی کوژی نازانجی بێنە شوێنێکی سەلامەت دوو ئەم پەلی کە پێوە یاوە نابێ بجۆڵێت تۆ کە دڵسۆزی نەخۆشەکەتی بووی کە ژەهر بڵاو نەبێتەوە ئەم پەلە مەجۆڵێن ئەسڵەن ئەڵێ گۆشکاوی بۆم جێگیرکە شتێکی ڕەقدانێ باندەجینکە نەیبەستی باندەجین لە خوارەوە بۆ سەرەوە بە بانج ئەیبەستم هەدەفەکەم چییە؟ هەدەفەکەم خاوکردنەوەی سۆڕی خوێنە وەیکە و ژەهرە درەنگ زەر بە و من فریای بکەوم هەر شتێکی جوانکاری ئەگە بەدەستەوە بێ مستی لەو ئەوانە لێکەرەوە چکە هەڵاسان ڕۆدا نەخۆشەکە هادیکەرەوە جێدەی مارجاری وایە برین دروستەکە خوێنی لە یەکۆرینێک پارچە گۆزێکی خەسۆر بیش و باندەجینکە و پێنی بە خەستەخانەوە بکە ئەمی کە تۆ پێت دەکەی ئەمێ سەهۆڵ بۆ مار بەکار نەهێنرەوە کەمکردنەوەی ئازار بۆ چکێکی لە کێشەکانی ژەهری مار کلۆتینی خوێن و مەینی خوێنە سەواڵی ژەونیتر ڕسک و مەترسیەکە زیاترەکە بۆ مار بەڵام بۆ دوو پشک ئەتوانم سەهۆڵ بەکارم چکە دوو پشک ئازایی زیاترە بەستی سەر و پێوەدان غەڵەتە بڕینی شوێنەکە و هەڵمژینی ژەهر لیا بۆتە نەوەساوە غەڵەتە هەتا گەیمە نەخۆشخانە تکایە و کەسی کە مار پێوەی داوە نابێ سایەقی بکات شتێکی لەو جۆرەکانی ژەهری مار کێشە بۆ سنترال نەرڤەس سیستەم و کۆندامی دەمار دروستەکە دوونی سەرگەش خواردن ڕوا شۆک بێ و خۆشی و قڕەکە وەسە ئەشکە لێغەڵایەتی باشە ئەی لەبارەی خنکانەوە خنکان تەوان مناڵ بەهۆی سمڵ ئۆبجێکت و تەنی بچووکەوە زیاتر ئەخنکێت و گەورە بەهۆی خواردنەوە زیاتر ئەخنکێت ئەگە مناڵە تەنە چۆنە بۆری هەوایە چۆن مامای لەگەڵ بکەین باشە تەمان ئەوە لە مەیشڵەژنە دیسان بانێتە سێ مناڵەکە بۆ شێوازە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەم مناڵە خەمە سەر دەستم و قاچێکم بەم شێوازە با تۆ نزمتر بێ مناڵ بەم شێوازە سەری نزمترە و قاچی بەرزترە بۆ منە ئەمەی ناگریت تۆزە ئاکراوێکی بۆ جیڵی وی کە گەتەنەکە فڕە دەرەوە ئەمەلێکمان هەبێتە باک بلەوە پێنج کێشم بەبێنی هەر دەخەی شانیە 1 2 3 4 5 هەڵی گەڕم بۆ دەستەکەیترم بەڵام ملی ناوێ بەربێتەوە ملی مناڵ ناوێ بەربێتەوە ئاگاداربن بەم شێوازە دیسان 5 جار منتیقەی سنگی ئەشێتم تاوان لە گەورەیە منتیقەی سکوانەیە بەڵام لە مناڵە منتیقەی چێستە لە منتیقەی سنگە بۆ لەبەر کە زەخل لە ئەم ئەندامایی ناوەی نەکەم چکە مناڵ باش پێ نەگەشتۆ 1 2 3 4 5 دیسان دەسەر چۆن دەسەر دەستیەکەم بەم شێوازە 1 2 3 4 5 دیسان هەتاوەکو مناڵە خزگارەکەین زۆر باشە مامسا هاوڕێگر باسێک لە سووتان بکەین لە حاڵتەکانی سووتانە زۆر جار پەنا بێنە بەر هەنێشت ئەیکین بە سەر سوتاوەکەیە وین ڕەنگە ئەگەر لە دەریشەوە بی هەر لە خۆتەوە هەنێ ڕێکات بریتە بەر کە ئەمە زیان بە سوتاوەکەت بگەێنێ سوتایمە سێ پلەمانەیە بەگشتی پێیتیش باسەکەی بەس سێم بەر بڵاو سوتای پلەیەک بە سووربوونەوەیە بەڵێ سوتای پلە دوو بەڵق دروستەکە سوتای پلە سێ چینە قوڵەکانە ئەسوتێن تا خوارە بەر و چاوریەکەش ئەسوتێن تا ماسوولکە با بڵێ ئەڕوات سوتای پلێک تا حدێژ زۆر ئەگە زۆر ڕێژەکەی زۆر نەبێ خەستەخانەی ناوێت کەمێکە باشە یەکەم باشترین کارکەنجامی بین بۆ سوتاوێکی پلەیەک کوڵینگە فێنەکردنەوەیە بە ئاوێکی چۆن سەهۆڵاونا سەڵنای لە پێ ئاوێکی ئەتەدی بەلوعە چۆنە کە بەکارێنین 10 دقیقە بۆ چارێکی بێ بەر ئاوێکی بەلوعەی پاکی لەبەر ڕۆشتوو ئەمە مەرجی ئاوەکەیە باشە بەم شێوازە ئەینە بەرم ئاو دوای وتمان جەڵی لیدۆکانی و جەڵی بەنجمان پێی ناوجانتای فراوزارێکەمانە قەیچێکە بۆی بەکاربێنی وکو ئازاشکێنێ پاراسۆڵێکمان پێ وکو ئازاشکێن با بیدێنێ ئەمە پلەیەکە پلە دوو بەڵق دروست دەکات ئەگەر ڕژەیە کەم بێ ئەلمەڵەمەی تاقێنە پێویست ناکە ئەگەر ڕژەی کەمە بۆ منە تەنیا ئەتوانی پێستەکەت کونکەیت دڵێکی پیاکەی ئەو پلازمە و ئەوەی کە هەیە بێتە دەرەوە ئەم پێستە خۆی پارێزەری ناوە ئەبێ بەڵام مەرجەکە چییە بەڵقێکی بچووکە و ئازار بەخش نەخۆشەکە بەماڵە ئەگەر نەخۆشەکەی ئازێت نەیە و کێشەی بۆ دروست نەکرد پێویست ناکە ئەو پێست و شەلاوی باوەتانە بەڵام ئەگەر نەخۆشەکەی ئازێتدا و ئازاری بۆ دروست کرد و ئیزعاج کرد بوو ئەم بەڵقە ئەتوانی کونێکی تێکەی ئەو پلازمە بێت دەرەوە پێستەکەی خۆی پارێزەی ناوەتی بەڵام سوتایەک هەیە 100 و ساپا لە مناڵە 100 و بەرەسەر خەتەر خراپ بێ بچیتە خەستەخانەیەک سەر و لە 120 بۆ گەورە و بەرەسەر مشکلەیە سوتایەک 145 بەرەو سەر بێ ئەمەلی مردنی هەیە ئەمە ناڵی ئەمە بەدەری کوردی خۆماڵێ ئەمە ئاەتی قورئان نییە بەس ئاەتی قورئان گۆڕانکاریتیان ئەم قسانە نەخۆشی 120 هێوە مردووە من کەس ناسیایی خۆم هەیە مناڵەکەی ئیهمالیان کردووە 118 سوتاوە لەبەر ئیلتیهاباتی زۆر ئیهمالی کە مناڵەکە مردووە بەڵام ئەمە ستانداردەکە بەڵام 45 و بەرەو سەر ئەمەلی مردن زۆرە بێ و باوەت نەبێ ئاگاداری بین
کەواتە پلە 2 پلە 3 ڕۆژەکەی زۆر بێت لە دەرەوە حەل ناکرێت هیچیشی لێ نین اینجا بۆ مەسەلەیەوە ئێمە جەڵی بەنجمان هەبوو باسمان کرد و مەڵهەمی التیاباتمان هەبوو و تەمای باسی گۆزمان کرد ئەم گۆزە گۆزێکی چەورە ڤازلین گۆز بە ئەمە بەکاربێنین ئەگە وەکو برینێک مامەڵەمان لەگەڵ کرد و چوینە خەستخانە بۆی کە ئەم پێستەکە ئەگە وشک بێ ئەم گۆزە هەڵیەکەنێت دەچکینەکە پێستەکەەوەی ترەوەی کێشەی بۆ دروستەکەم گۆزی ڤازلین بەکارێنم ئەی پێچم باز زۆر ئەستوورنەی پێچم ئەی زۆر قەوی نەبێت بۆ چونکە مەترسی التیابات زیاد دەکات پلە 2 پلە 3 لە خەست لە دەرەوە حەل ناکرێت بەڵام بڵقێکی ئەوەیە بەس پلیکی کە و کونیکی تێکە ئێمە لە خەستخانە تەمان ڕێکاری خۆمان هەیە و تەمان ئیشەڵڵا قەت کە تووشی سوتاوی نابێت چکە بەڕاستی زۆر بە ئازارە بۆ زانریشتان سوتایی پلە 2 زۆر بە ئازارە سوتایی پلە 3 چکە هەستەوە دەمەرەکانی سوتاون تا حدێک کەمتر ئازای بەس کێشەی زیاتر دروست دەکات و ئینشاءالله قەت هیچ کەسێک عەقڵێتی ناگاتە ئەو ڕادەی کە هەوڵی خۆکوژی بە سوتاندن ئەوە بەس سوتاویەکەن لە دەرەوە کە ڕۆدا بەقەدەرن بەقەدەر ڕۆدام شتە بەس ئەیچی لەو کەسانی کە خۆی پورە خەستخانەی سوتاویەکە تەمام کارەوەندەکان زۆر باش خزمەتەکەن دەستیان خۆش بێ هیچی نازانم مرۆڤ بگاتە عەقڵی ئەو ڕادەی کە خۆی کاتە قوربانی شتێکی ژیان هەموو شتێکە چییە لەگە فڵان کەس ناسازێ مناڵەکە کێشی بۆ دروست کردەوە لەگە فڵان کەس شەڕیان بووە کێشی عاتفیە خۆی گەورمان پارێزێ و هەمووانش یا ڕەبی سپاس بۆ مامۆستاگیان حەزمان کرد زیاتر بەڵام هەر ئەو لە کاتمان هەبوو سپاس بۆ هاوڕێ ساڵح مامۆستای فریاگوزاری سەرەتایەتیکردن بەشتان سەر بۆ سەرکەوتوو ئینشاءالله